ئەوانەی لەم هۆڵەدا دانیشتوون ژمارەیەک لە توێژەر و پسپۆڕەکانی زانکۆکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانن. ئەمان دەیانەوێت لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە پەیوەندیەکی زانستی لە نێوان زانکۆی چەرموو لە چەمچەماڵ و زانکۆی جیهان لە سلێمانی و زانکۆی کوردستان لە سنە دروست بکەن. گفتوگۆکانی کۆنفرانسەکە لە بوارەکانی زانستی کۆمپیوتەر و زانستی ماتماتیکدا چڕکرابوونەوە بۆ ئەوەی پەیوەندی زانکۆکان لەسەر ئەو بنەما زانستیانە گرێ بدرێت. خۆشبەختانە ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵاوە ئەتوانی بڵێ ئیستیقلالیەتێک تایبەتمەندیەکی تەواوەتی دراوە بە زانکۆکان بۆی خۆیان بتوانن کاری خۆیان بکەن. ئێستا کە ئێمە لە بواری بۆ نمونە لە بواری فاینانسا لە بواری ئابووریە تا ڕادەیەک ئیستیقلالیەتمان هەیە، لە بواری زانستی ئیستیقلالیەتمان هەیە. یەکێکی دیکە لە ئامانجەکانی کۆنفرانسەکە کارکردنە لەسەر توێژینەوە زانستیەکان بۆ ئەوەی بخرێتە بواری جێبەجێکردنەوە، چونکە توێژینەوە زانستیەکان بە هۆکارێکی بنەڕەتی دادەنێن بۆ پێشخستنی کۆمەڵگا. ئێمە بێت کاری توێژینەوەکانمان و تاقیقەکانمان بچێ بە سەمتی بەکاربردن، ینی بە تایبەت ئێمە بڵێن حەلی مشکلاتی جامعە، حەلی معزەڵاتی جامعە، پرابلمەکان ئەوەی کە کۆمەڵگا نیازی پێ هەیە بتوانین بەڕێوەی ببین. یەکێک لەو ڕێگانە بەڕێوەبردننی کۆنفرانسەکانە. کۆنفرانسەکان دەتوانێت شێر بکات و تەسهیمی بکات ئەو شتێک کە تەقسیم بکرێت زانستی توێژەرەکان لە بینی یەکترینا، چ لێرە بێت چ لە تەوای دنیا بێت. پسپۆڕانی بەشداربووی کۆنفرانسەکە بە پێویستیان زانی کۆمپانیەکانی کەرتی تایبەت سوود لەو توێژینەوانە وەربگرن کە لەو کۆنفرانسە نێودەوڵەتیاندا دەخرێتە ڕوو، چونکە وەکەوان دەڵێن دەکرێت لە ڕێگەی سوود وەرگرتن لەو توێژینەوە زانستیانەوە کارەکانیان پێش بخەن. من داوا لە کەرتی تایبەت دەکەم ئەو کەسانێک کە دایانەوێت شەریکەت دروست کرایە یان دایانەوێت ئیشێکی باش دروستکەن با ڕۆشنایان هەبیتن لەگە زانکۆیەکان توێژنەوەیان لۆ بکەن، دەراساتیان لۆ بکەن بە شێوازترین جوانترین شێوە لۆیان دروست بکرێتن ئەو کارانە کە هەڵەی نەکەون لە ئاخری زەحمەتیان نێتە پێش. سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی لە بواری ماتماتیک و زانستی کۆمپیوتەر زانکۆی چەرموو ڕێکی خستووە. زانکۆکە دەیەوێت لە ڕێگەی ئەو کۆنفرانسە زانستیانەوە پەیوەندیە زانستیەکانی بۆ دەرەوەی هەرێم پەرە پێبدات و بە سوود وەرگرتن لە ئەزموون و توێژینەوە زانستیەکانی زانکۆ پێشکەوتەکان ئاستی زانکۆکە لە ساڵانی داهاتوودا زیاتر پێش بخات. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.